ڕووباگەندانەی کە بڵاو کراوەتەوەکەوە مۆسایانی زانکۆ پەیمانگاکان بایکۆتیان شکاندووە و لە ڕۆژی یەکشەممە دەستەکەن بەدەوام. هەوڵاتێنی سەملێکراوی چین و توێژەکان جێجەکانی هەرێمی کوردستان مامۆستایان فەرمانبەران خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان وەک گشت لایەک ئاگادارن لە ماوەی هەفتەی ڕابردوودا بۆ بەدەستهێنانی سەرەتاترین مافەکانی مرۆڤ کە مافی بژێویەتی و شایستەی خۆیەتی لە موچە و تەواوی دەبینێتەوە بەشێکی زۆر لە موچەخۆرانی دام و دەستگاکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەک جۆرێک لە خەبات و فشاری مەدەنی بایکۆتمان لە دەوامکردن ڕاگەیاند. ڕێکخراوی داکۆکی لە زانکۆ پەیمانگاکان لە نووسراوێک و بەیاننامەیەکدا لە بەروارەکانی 22 سەی 2018دا هاو هەڵوێست و هەماهەنگ و لەگەڵ چین و توێژەکانی تردا بایکۆتی وڵەکانی خوێندنی لە زانکۆ پەیمانگاکان ڕانگەیاند. پاش فراوانبوونی ڕزایەتیەکان و پلەی پەلکێشانی بۆ شارەکانی هەولێری وەلاکۆ بەزیێن و دهۆکی خۆشەویست و ناوچەکانی دەوروبەریان دەسەڵات ناچار کرا لە بەرواری 28 سەی 2018 ستەمی پاشەکەوتی موچە بە ڕێژەیە کەم بکاتەوە. لە بەیاننامەی لیژنەی بەڕێوەبردننی ناڕزایەتیەکان لە ئێوارەی هەمان ڕۆژدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کاژمێر 8 شەو ڕەتکردنەوەی ئەو بڕیارە بەردەوامی بە بایکۆتدا و خۆپیشاندانەکان بەردەوام بوون. بەداخەوە دوێنێ پێنجشەمە بەرواری 29 سەی 2018 بەیاننامەیەکی ساختە بە ناوی نوێنەرایەتی زانکۆی سلێمانی بڵاو کراوەتەوە. ئەم بڕیارە دەسەڵات بە باشی دەزانێت و شەرمنانەیە و دوای دەستپێکردنەوەی دەوام دەکات. هەر بۆیە بە پێویستمان زانی ئەم چەند خاڵی خوارەوە بۆ ڕایگشتی سەررجە مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان ڕوون بکەینەوە. خاڵی یەکەم بە ناوی نوێنەرانی گشتی مامۆستایانی زانکۆی سلێمانی و ئەمینداری گشتی کتێبخانەیەوە هیچ سیفەتێکی نوێنەرایەتی تێدا نییە. بە نایاسایی لەسەر بنەمای کەسی و حزبی لەو پلەدانراوە و هەر بۆیە نەیتوانیوە داخویکاری ڕاستەقینی مافی مامۆستایان بێت. خاڵی دووەم بەشێک لە نوێنەری کۆلێجەکان ئاگداری نووسین و بڵاوکردنەوەکانی ئەو ڕوونکردنەوەیە نین. خاڵی سێیەم لە کاتێکدا هەڵبژاردننی بەردەم دادگای سلێمانی بۆمانگرتن و ئەنجامدانی چالاکیەکانی ئەم جارە وەک سەرەتایەک بۆ سەروەرکردنی یاسا و نەهێشتنی کاری نایاسایی کە سەرچاوی سەرەکی قەیرانەکانی هەرێمی کوردستانە. بەیاننامەیەکی نایاسایی دەیەوێت کۆتایی بە چالاکیەکانی مەدەنیەکانی زانکۆی سلێمانی بێنێت. هەر بۆیە دوای لێدوان و ڕوونکردنەوەی هەردوو بەڕێزان ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزەی سەرچاوەکانی سروشتیەکان پەرلەمانی کوردستان لە هەبوونی پارەی پێویست و بۆ دابینکردنی موچەی تەواو بۆ سەررجە موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕێکخراوی داکۆکی لە زانکۆ پەیمانگاکان بایکۆتی لە وڵەکانی خوێندن بەردەوامی چالاکیەکان ڕادەگەێنێت و تاوەکو ناچارکردنی دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچەی تەواوی موچەخۆر.